ساعاتێکی نەخایەن بۆ 4 ڕۆژە هاوڕێکانی من مەرنابن، بۆ 4 ڕۆژە هاوڕێکانی من لە زیندانان. ئەمە خۆڵکردنە چاو نییە. دوای هێزەکانی ئۆپۆزسیۆن بوونەتە ئەم هۆکاری ئەم دۆخە؟ کاکە هێزی ئۆپۆزسیۆن کێیە؟ ئەمانشی کامڕۆ دەسەڵاتمان یاپیان هەر هێزی ئۆپۆزسیۆن نەبوون. باوەک برازە بۆرەکەمان لێ نەیە، بەس پیاوی ناپیا و بەسەر قۆمانە گەورەکەین. دوای ئەگەر ئێوە لەگەڵ هێزەکانی ئۆپۆزسیۆن کۆ نەبوونایەتەوە و بانگەوازتان نەکردای بۆ پشتگیریکردن ئەم دۆخە دروست نەدەبوو؟ نەخێر ئێمە سەروی 90 جار ئێمە خۆپیشاندانمان کردووە. 15 ڕۆژ لە بنەو خێمای بوون بۆ کەس نەهاو قسەیەکمان پێ بڵێ. بۆ لایەنە ئەمنیەکان شەون و خونیان کرد بە دیارمانەوە. ئەخۆمە هەمووی بەڵگەیان بەڵگە نییە. ئەمڕۆ کۆیە هێزە ئۆپۆزسیۆنەکان، کوا هێز بەرامبەر بەهێز، کوا پشتگیریەکانیان بۆ کادێر و ئەندامانی خۆیان 5 دقە گیران و هەفتەی هاوڕە برادەرەکانی من لە زیندانە. بەڵام ئەمڕۆ سەرۆکیەکێک لە هێزە ئۆپۆزسیۆنەکان دەستگیر کرا. ئێوە چندێکی پێچوو؟ سەعاتێ؟ سەعاتێک؟ نازانیان پەیوەندیم پێوە ناکەنیان نە، بەس من هاوسۆز و دڵم لایەنە. ئێمە تێکدەر نین، ئێمە نەمامێکیش ناشکێنینەوە. ئێمە فەرمانبەرین، مامۆستاین، داوای مافی خۆمانەکەین. بوچەکە من بەرێت تۆ حکومڕانی خۆکە، منیش مامۆستایی و فەرمانبەری خۆ بەکەم.